جەژن ڕەنگە پێویستمان بەوە نەبێت بگەڕین بە گۆشە و کەنارەکانی زماندا یاخود ئەم فەرهەنگ و ئەو فەرهەنگ بکەین بۆ ئەوەی بزانین جەژن لە چیەوە هاتوو بە چیە گوترێ جەژن. ئەوەی لە نەریتی ئێمەدا بەرجەستەیە بریتیە لە خۆشی و شادی و جۆرێک لە ئاهەنگگێڕان لە ڕۆژانی جەژندا. جەژن واتە ئاشبوونەوەی دڵەکان بە شادی و کەیف و سەفا بە مانای ئاسوودەبوونێک کە عیبادەتی مانگی پڕ لە کەرەمی ڕەمەزان لەگەڵ خۆیدا هێنای و سەرنجامەکەشی بە جەژن سپار. جەژن بە زمانی حاڵ پێمانەڵێ بڕواداران دوای ئەم عیبادەتە گرنگ و سەنگینە چۆن لە دنیا سەفاکەن لە دوا ڕۆژیشدا خۆشی و شادی بەشیانە بێت چونکە وەڵامی داوەتەکەی خی پەروەردگاریان داوەتەوە. بەڵێ جەژن کە پێدراوێکی ئاینی و بەتوندی بە ئاینەوە بەستراوەتەوە کۆمەڵێک ئاداب و شێوازی هەڵسوکەوتی تایبەت بەخۆی هەیە. هەڵبەت ئادابەکان هێندەی بۆ ڕێکردنی جەژنن ئەوەندە پەیوەندیدار نین بە قەید و پەیوەند دروستکردنەوە چونکە جەژن بۆ خۆی بەرەنجام و بەرهەمی عیبادەتە یاخود بەمانایەکی دیکە کامەڵبوونی عیبادەتی ڕەمەزانە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. طبعا جەژن یەکێکە لە مناسبە تایبەتەکان بە ئومەتی ئیسلامەوە کە پێغەمبەری خوا هاتووە بۆ مەدینە دوو جەژنیان هەبووە خەڵکی مەدینە پێش ئیسلام. پێغەمبەر فەرمێتی صلی الله عليه وسلم خوا ئەم دوو جەژنەی بۆ گۆڕیون بە جەژنی ڕەمەزان و بە جەژنی قوربان. ئەوە هەر لە جەژنەکان و جەژنی خۆی هەیە. وەکو جەژنی خۆشی هەیە کۆمەڵێک ئاداب و سنەت و ڕێوشوێن هەیە سنەتە موسڵمان لە جەژنە بیان کە ئەنجامیان بە لەوانە. مەسەلا سنەتە پێش ئەوەی بچی بۆ نوێژی جەژن خۆت بشۆری بۆی لەشت بۆنی عەرەق و ئیزعاجکردنی خەڵکی لێنەیە. سنەتە ئەگەر هەت بوو جلێکی تازە ئەگەر نەت بوو جلێکی پاک و تەمیز و تووکرا و جوان و ڕێک و پێک لەبەرکەی بۆنی خۆش لە خۆت بدەی بۆ پیاوان. پاشان بە پێ بچی بۆ ئەو شوێنەکەوا و نوێژی جەژنەکەی لە ئەکرێگەر زۆر دوور نەبوو و بە پێ بێیتەوە و لە ڕێگەیەکەوە بڕۆی لە ڕێگەی کە بۆی زۆرترین خەڵک ببینی مەرحەبای خەڵک بکەی. پاشان لە جەژنە وتار هەیە نوێژی جەژن هەیە. ئەمە بە جیاوازی جومعەوە نوێژەکە لە پێشەوە ئەکرێ وتارەکە لە دواوەیە. سنەتە ئەگەر ئینسان بۆی کرا گوێ لە وتارەکەش بگرێت دوای نوێژەکە و سنەتە نوێژەکە لە دەرەوەی شار بکرێ و هەموو شار لە شوێنێکا کۆکرێتەوە کە پێوتێ موسەڵا. پێغەمبەری خوا کاتی خۆی لە موسەڵا نوێژی کردووە خەڵکەکە هەمووی ڕۆشتۆت ئەوێ و حکمەتێکی کەشی بۆی ئەو ئافرەتانش نوێژیان لەسەر نییە ئەوان توانێن بەشداری گوێگرتن لە وتارەکە بکەن ئەگەر نوێژیش نەکەن. ئەمر کراوە پێغەمبەر ئەمری کردو هەموو ئافرەتان و مناڵ و ئەوانەشیان لەگەڵ خۆیانە هێناوە بۆ موسەڵا. و نوێژی جەژن سنەتی پێش و سنەتی پاشوانەی نییە هەر یەکسەر مباشیر نوێژەکە ئەکرێ. سنەتێکی تری جەژن ئەڵڵاهو ئەکبەرە. ئەڵڵاهو ئەکبەر بە خلافێک هەیە هەندێکڵێن هەر بۆ جەژنی ڕەمەزان هەر لە ئێوارەی جەژنەوە دەستپێکە هەندێکڵێن نەخێر لە دوای نوێژی بەیانی و دەستپێکاتە ئەو کاتەی ئیمام دەست بە وتارەکەی نوێژی جەژنەکە. پیرۆزباییکردن لە یەکتری خۆشی و شادی دەربڕین. سنەتە لە جەژنی ڕەمەزانە پێش ئەوەی بچن بۆ نوێژ شتێکی کەمیش بێشت بخۆن لەبەرەوە ئەو مانگە هەر بە ڕۆژوو بوون بە پێچەوانی جەژنی قوربانەوە کە سنە دوای ئینسان شت نەخوا تایەتەوە لە نوێژەکەی وەگەر قوربانی سەربەری لە قوربانەکەی بخوا. تقریبا ئەمە ئەو ئادابانەیە کە لە جەژنی هەردوو جەژنەکە بە گشتی و هەندێکشان تایبەتن بە جەژنی ڕەمەزانەوە کە موسڵمان بیکە. ڕاستیە خۆی ماڵی ڕەمەزان خولێکی پیرۆز بوو خوای گەورە بۆی ڕەخسانین تا بە خۆمانە بچینەوە تا ئاسی تەقوا و دینداریمان بەرەو پلە بەرز و باڵاکان بچێت. دوایەوە جایزەیەکی تر ئەم جەژنەیە کە موسڵمانان لە سەراسەری جیهانی ئیسلامیە بەهۆی ئەوەی کە خوای گەورە موفەقی کردوون کە فەرمانێکی ئیلاهی جێبەجێ بکەن جەژنە جێڕن خۆشی ئەجێڕن. جا خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەفەرمێ بە فریشتەکانی ئەو مەدانی من چیان ئەوێ ئەیاڵێ یا ڕەب وەڵڵاهی ئەوانە ڕەحمەت و سۆز و میهری تۆ داوای لە خۆشبوونی تۆ ئەکەن فەرمێ ئێوە بەشایەت بن من لیان خۆش بوو. جای تر کە
تاکید بووین کەوا جەژنە و مسلمانان دڵنیا بوون کەوا ئیترەوە بەرە بەیانی جەژنە هەر لە بەیانیەوە خۆیان ئامادەکەن ڕەنگە خۆشتن سنەتێکی گەورە بێت بۆ چوون بۆ مەراسیمی نوێژی جەژن جلی جوان لەبەرکردن کام جلەی فاخر و باشە و تازەیە و ئوتو کرا و ڕێک و پێکە ئەوە لەبەرەکەن ئەمجا ئەچن بۆ مزگەوت و ماڵی خوا ئەلبەتە گەر ئیمکان بواە موسەڵایەک ببوایە لە هەموو شارێکە هەموو دانیشتوانی شارەکە لەوێ کۆ ببنەوە و لەوێ یەک خەتیبێکی ناوازە و تایبەت وتاری جەژن پێشکەش بکات ئەمجا هەمووش ئامادە بێ خەڵک هەتا ئەفرەتانش کە نوێژیان لەسەر نییە ئەکرێ ئامادە بن بۆی جۆیان لە وتارەکە بێت بۆی هەمووان خۆشی دەربڕن. جایتر نوێژی جەژن بە پێچەوانەی جومعەوەیە لە پێشەوە نوێژەکە ئەکرێ اینجا وتار پێشکەش ئەکرێت. دوای وتارەکە کە لێبنەوە ئیتر ئەو خەڵکە هەمووی پیرۆزبایی لە یەکتری ئەکات دەسێنێتێدا و دەستیەک ئەوانەی کەوا ناخۆشیەک ناڕەحەتیەک دڵیان بۆ بەرامبەر یەکتر عاجز بوون لە یەکتر هەمووی مەفروزە گردن ئازادی بکەن لە یەکتر داوای لێ خۆشبوون لە خوای گەورەکەن بۆ هەمووان و هیچ چینە و بغز و ناڕەحەتیەک لە دڵان نمێنێ وەلاپەڕێکی نوێ بکەنەوە بۆ ژیان کامە لە ڕاستیە بۆ هەموو لایەک قازانجە و هەمووان سوودی لێ ئەبینین. بە بۆنەی هاتنی جژنی ڕەمەزانی پیرۆزبایی لە مسلمانانی کوردستانەکەم پیرۆزبایی لە خوشک و برایانی کورد زبانەکەم بە بۆنەی ئەوەی کە سەرکەوتوو بووین ئینشاءڵڵا سەرکەوتوو بووین لە ئەنجامدانی پەرستش و عیبادەتەکانمان ئومێ دەکەین خوای گەورە عیبادەتی لێ وەرگرتە بین ئینشاءڵڵا. لە ڕاستیدا جژن بەشێکە لە عیبادات یانی عیبادەتێکە بە دوای مانگی ڕەمەزانە دێت بۆیە کۆمەڵێک ئاداب و دابوونەریتی هەیە ئەو ئادابانە بە مەبەستی ئەوەیە کە تۆ عیبادەتی کە لە مانگی ڕەمەزانە کردوتە تەواوی بکەی. ئەو ئادابانە دەتوانین ئەگە پێناسیان بکەین بڵین بریتە لە کۆمەڵێک ڕێوشوێن کۆمەڵێک ڕێککار کۆمەڵێک هەڵوێست کۆمەڵێک کار بۆ ئەوەی ئەم جژنە بە جوانی بکەین چونکە جژنی ڕەمەزان ئێمە دوو جژنمانەیە جژنی ڕەمەزان و جژنی قوربان. خوای گەورە ئەم جژنەی داناوە بە عیبادەت دایناوە بە شەعائیر دایناوە یعنی یەکێکە لە دروشمەکانی ئیسلام ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب هەر کەسێکیش ئەم دروشمانەی خوای گەورە بەرز ڕابگرێ لە تەقوایەتی لە ڕێزگرتنێتی بۆ پەیامی خوای گەورە. ئەگەر ئێمە ئەم ئادابانە نەزانین ئەم ڕێو شوێن و ڕێککارانە نەزانین ناتوانین ڕێز لە جژن بگرین ناتوانین وەکو عیبادەت سەیری بکەین ناتوانین شتێ بکەین کە خوای گەورە لێمان ڕازی بێت چونکە بەڕاستی ئەم ڕۆژەش جژنە حتا خوای گەورە کە باسی کردووە ئەفەرمێ وەلیتوکەبیروا الله علی ما هەداکم بۆ چونکە ئێوە دەبێت تەکبیر بکەن الله ئەکبەر بکەن سوپاسی خوا بکەن کە هیدایەتی داون ئەم مانگی ڕەمەزانە بە جوانی پێشوازیتان لێ کردووە ئەم عیبادەتانتان کردووە. یەکەم ئاداب گەورەترین ئاداب لە جژنە یان با بڵێن پێش ئەوەی جژن دەست پێ بکە بریتە لە خۆ ئامادەکردن بۆ جژن بە خۆشوەردن خۆگۆڕین چونکە جژنی ڕەمەزان تایبەتمەندی خۆی هەیە لە بەیانی جژنەوە دەست پێەکە یعنی با بڵێن لە دوای نوێژی بەیانیەوە مەراسیمەکانی جژن دەست پێەکە بریتە لە خۆشوەردن خۆ ئامادەکردن بە جلێکی جوان بۆن لە خۆدان بۆ ئەوەی بچیت بۆ نوێژی جژن با الله ئەکبەر دەست پێکەی الله ئەکبەر عولەمایان دەفەرمون وا باشە لە شەوی جژنا بکرێ بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم لە دوای نوێژی بەیانیەوە الله ئەکبەری کردووە تاکو نوێژەکەی کردووە یعنی لەو مەسافەیە هەرچەندە هیچ لاریکی تیانی ئەگەر شەوی جژنیش الله ئەکبەر بکرێ تەمان خوای گەورەش ئەڵەمە الله ئەکبەرە سونەتە و قورئانی پیرۆزیش باسی کردووە هەر لە ئاەتەکەی سورەتی بەقەرە کە فەرمێ شهر رمضان الذي أنزل فيه القرآن لە کۆتای ئاەتەکەی فەرمێ ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون بۆ سپاسی خوای گەورە بکەن ئێوە دەبێ الله ئەکبەر بکەن الله ئەکبەر الله ئەکبەر الله ئەکبەر لا إله إلا الله الله ئەکبەر ولله الحمد بە چەند شێوازێکی جیاواز هاتووە ئەمە یەکێکە لە ئادابەکانی جژن
بەڕاستی ئەم ئەڵڵاهو ئەکبەرش مەرج نییە تەنها لە نوێژا بیکەی بەڕێگاوە بیکەی لە ماڵەوە بیکەی لە بەرخۆتەوە بیکەی بە دەنگی بەرز بیکەی هەڵبەت ئەڵڵاهو ئەکبەری جژنی ڕەمەزان لەگەڵی قوربانە فەرقی هەیە جژنی قوربان چەند ڕۆژێکە خەیانێ یعنی لە ڕۆژی عەرەفەوە دەست پێیەکە بەیانی عەرەفەوە دەست پێکە بۆ چوارەم ڕۆژی جژن ئەمەیەکێکە لە دابوونەریتەکان دابوونەریتی دووەم دەوکو باسمان کرد بریتە لە خۆگۆڕین یعنی ئەڵڵاهو ئەکبەرەکە کرێ پێشکەوێ چکە بە تەرتیب بێ ئەگەر لە شەوە دەست پێ بکە ئەڵڵاهو ئەکبەرەکە پێش دەکەوێت شەوی جژن ئەگەر لە بەیانیەوە دەست پێ بکە بێگومان خۆشەوەردنەکە پێش دەکەوێت وا باشە ئینسان تامان کە ئەچێ بۆ مزگەوت خۆی بشۆرێ سونەتە وەجلی جوان لەبەرکە و عاتر لەبەرکە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم حدیثێکمان بۆ ژێردراوەتە لە پێغەمبەر فەرمێ ئەمەرنا رسول الله صلی الله عليه وسلم أن نلبس أجود ما نجد باشترین جلمان بۆ جژن لەبەر بکەین و بە خۆشترین بۆن لە خۆمان بدەین و ئەگەر جژنی قوربان بوو باشترین ئاژەڵ و گران بەهاترین ئاژەڵ بکەین بە قوربانی ئەمە لە حەدیثێکی صحیح هاتووە کەواتە دەبێ ئێمە هەندێک خەڵک بەڕاستی مخالفەی ئەم ئادابە کە ویستیەکە دوایەوەی کاچێ بۆ جژن و بە کراس و پانتۆڵێکەوە یا بە شڕواڵێکەوە یا بەجلی خەوە چێ نوێژی جژنێکات و دواییەتەوە سەعات 9 خۆی گۆڕێ بەڕاستی ئەمە مخالفی سنەتە دابوونەریتی سێم بریتە لە جژنی قوربان لە جژنی ڕەمەزانە بریتە لەوەی شتێ بخۆیت چکەمە ڕاهاتین پارشەومان کردووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چەندەن کە خورمایەکی خواردووە تاک بۆ 3 بۆ یا 5 بووە بەڵام بۆ جژنی قوربان وا باشە هیچ نەخۆی تاکو دەگەڕێیتەوە بێگومان کۆمەڵە دابوونەریتی تر هەیە دەتوانین دوای باسی بکەین هەموو پەرستشێ ئادابی هەیە لە ئاینی پیرۆزی ئیسلامە جەژنیش چمکێکە لەو پەرستشانە واتە بە شێوازێکی تر جەژن وەرگرتنی نەتایجە کاتێک خوێندکار لە تاقیکردنەوە دەرەچێ و سەرکەوتوو ئەبێ ئەو ڕۆژی وەرگرتنەوەی نەتایجە کە بەڕەجای ئەوەی خوای گەورە ئەو پەرستش و عیبادەت و شەو نوێژ و ئەوانەی لێ قبوڵ کردبێتین بۆیە خوای گەورە ئەفەرمێ لیتوکەبیروا عەلا ما هەداکم ئێوە سوپاسی خوا بکەن تەکبیر ئەڵڵاهو ئەکبەر بکەن گەورەی خوای گەورە بەرز بنرخێنن کە خوا هیدایەت یاون بۆ ئەو پەرستشە ئادەبەکان هاوڵان ڕزای خۆیان لەبێ لە پێغەمبەرەوە بۆمانە گێڕنەوە صلی الله عليه وسلم لە جەژنی ڕەمەزانە نوێژی دواخستووە نوێژی جەژن بۆی خەڵک فریای ئەوەی سەرفوترەی نیاوە سەرفوترەکەی بە فەقیر تێر بکە و هەروەها هاتن بۆ نوێژ لە ڕێگەیەکەوە و گەڕانەوە لە ڕێگەیەکی ترەوە و ئەو شەوی جەژنە کاتێکەوە مانگ ئەمی درەوەی ئەلانی جەژ نەکرێ ئەو شەوە هەتا نوێژی جەژ نەکرێ سنەتە ئینسان خەبەر بوو بە ئاگا بوو لە ئەڵڵاهو ئەکبەر ئەڵڵاهو ئەکبەر لا ئیلاهە ئیلا الله ئەڵڵاهو ئەکبەر بەردەوام بێت و هاوڵان ڕزای خۆیان لەبێ حتا کاچون بە بازار بە دەنگی بەرزیانوت یەکێک لەوانە کە لێی دەگێڕنەوە ڕزای خوای لێبێ لە خۆی باوکی عەبدوڵڵای کوڕی عومەر و هاتن لە ڕێگەیەکەوە و گەڕانەوە لە ڕێگەیەکی ترەوە و هاوڵان ڕزای خۆیان لێبێ بۆ ئەو ڕۆژە جوانترین بەرگیان پۆشیوە و هەروەها جوانترین ئەویان هەبوو بێ بۆنی خۆشیان لە خۆیان داوە و هەروەها غوسلیشیان کردو خۆیان شۆردووە هاتون بۆ نوێژی جەژن و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە جەژنی ڕەمەزانە پێش ئەوەی بێی بۆ نوێژی جەژن چەندن کە خورمایەک بخۆی یا قومێ ئاو یا پاروێ بخۆی واتە ئەوە دلیلە لەسەرەوەی کە تۆ ئەو ڕۆژە بە ڕۆژوونی و لەگەڵ ڕۆژەکانی ترە فەرقی هەیە و هاوڵان ڕزای خۆیان لەبێ کە یەکتریان نەبینی بە حەدیثێکی بە سەنەدێکی صحیح ئیمام ئەحمەد بۆمان دەگێڕێتەوە ئەفەرموون هاوڵان بە یەکتریان ئەوت تەقەبەل الله منا ومنکم کە یەکتریان نەبینی دوای سەلام و مسافەحە ئەیان فەرموو خوای گەورە لە ئێمە و لە ئێوەش قبوڵ بکات واتە ئەمە کورتەیەکە لە ئادابەکانی جەژن و لەو ڕۆژە شاسیلی ڕەحم و ئەمانە بابەتێکە هەر لە پەرستش کە ئێستا لە کوردەواریە بە چڕ و پڕی هەیە و ئینشاءڵڵا بژمێنێت لە بەرەوەی سیلی ڕەحم یەکەم خوای گەورە ڕزقی پێ زیایەکە دووهەم عمری پێ پڕبەرەکە دەکا و پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم گوندی وا هەیە قەومی وا هەیە خوا لێیان تووڕەیە عەمەلیان ساڵح نییە و مستحقی ئەوەن خوای گەورە غەزەبی خۆی ببارێنێ بەسەریانە بەڵام یەصیلونە فیما بەینەهم سیلی ڕەحم جێبەجێ ئەکەن خوای گەورە لەو غەزەبی خۆی عەفویانەکە جەژن تایبەتمەندی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هیچ لە ئومەتانی پێش ئیسلام نەبووە وخوای پەروەردگار ئەو دوو ڕۆژەی داناوە بۆ ڕۆژی خۆشی و جەژنگێڕان بۆ ئومەتی پێغەمبەر عليه الصلاة والسلام و کاتێک کە پێغەمبەر عليه الصلاة والسلام هیجرەتی کرد بۆ شاری مەدینە
خەڵکی شاری مەدینە 2 ڕۆژیان هەبوو کە خۆشی و شادیان تیا ئەگێڕا. پێغەمبەر صلی الله عليه وسلم پرسیاری لێکردن ئەم 2 ڕۆژە، وتیان قوربان ئەمە ڕۆژی جەژنمانە، خۆشی تیا ئەگێڕین، شادی تیا ئەگێڕین. فەرمووی إن الله قد أبدلكم بهما خيرا منهما. خوای پەروەردگار ئەو 2 ڕۆژەی بۆ لابردن، ئەو 2 ڕۆژەی بۆ سڕینەوە 2 ڕۆژی باشتر لەو 2 ڕۆژەی بۆ دانان کە جەژنی قوربان و جەژنی ڕەمەزانە. و هەردوو جەژنەکەی ئێمە دوای 2 وەرزی عیبادی دێت. جەژنی ڕەمەزان دوای وەرزێک لە عیبادەتکردن لە خۆ ئاشکردنەوە لەگەڵ خوای پەروەردگارە، و جەژنی قوربانیش دوای حەجکردن و دوای سەردانی ماڵی خوا کە خوشکان و برایان سەردانی ماڵی خوای پەروەردگار ئەکەن. جەژن مانای زۆرە، لە مانای دینیە، لە مانای ئاینیە ڕۆژی سوپاسگوزاریە، ڕۆژی شکرانە بژێری نیعمەتی خوای پەروەردگارە. کاتێک دوای مانگێک عیبادەتکردن کە ئەو مسلمانە شێوە و صیفەتی وەکو شێوە و صیفەتی مەلائیکەتی لێدێ، ناخواتەوە بەس خەریکی عیبادەتکردن و خوا لە خۆ ڕازیکردنە. لەو ڕۆژەدا شادی ئەگێڕێ، جەژن ئەگێڕێ، سوپاسی خوای پەروەردگار ئەکا کە خوای پەروەردگار یارمەتیدا ئەو مانگە عیبادەت بکە. لە مانای ئینسانیدا جەژن نزیکبوونەوەی فەقیر و دەوڵەمەنە، هاوتا و هاوسەنگیە لە بینی فەقیر و دەوڵەمەندا. لە جەژندا دەوڵەمەنەکان دەستی هیممەت و دەستی یارمەتی ڕائەکێشن بۆ فەقیرەکان. لە جەژنی قوربانە بە بەخشینەوەی گۆشت و بە ئەنجامدانی قوربانی. لە جەژنی ڕەمەزانە بە دانی زەکات، بە خێر و سەدەقا، بە سەرفیترە بۆ ئەوەی فەقیرەکانیش لەو جەژنەدا بتوانن جەژنێکی خۆش، ڕۆژێکی خۆش بەسەر بەرن. بۆ بڕواداران گرنگە جەژنێک بجێڕن، هەم خۆشی و شادی تێدا بێت و هەم سنوورەکانی خودداش بپارێزن، چونکە ئێمە ئاماژەمان پێدا کە جەژن عیبادەتە و ئێمە چاوەڕوانی پاداشتەکەیەکەین. جەژنی بڕواداران بریتی نییە لەو ئاهەنگ و سەفایانەی کە خراپەکاریان تێدا ڕوادات. بە پێچەوانەوە جەژن ئەوەندە کەرامەت و حورمەتی مرۆڤەکان بەرز ڕاگرێت کە ئاماژەیەکی ناشیاویش بەڕەوان نازانرێت. تەنانەت ئەو کەسانی کە دڵیان لێک ڕەنجاوە، جەژن باشترین هۆکارە بۆ سافبوونەوەی دڵەکان و دروستکردنەوەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان. جەژن لە تەنیشت خۆشی و شادیەکانەوە ئارامێکی بەهێز بۆ مرۆڤەکان دەستەبەرەکات، ئارامیەک کە خۆشی و شادیەکانمان وەک نوقڵ و چکلێتەکانی شیرینەکات. خۆی هەر جەژن مناسبەیەکی خۆشیە. طبعا دوو جەژنەکەی ئیسلام جیاوازی لە جەژن و مناسبەتی میلەتانی تر و ئاینەکانی تر ئەوەیە هەردوو جەژنەکە دوای ئەنجامدانی 2 عیبادەتی گەورە دێن. جەژنی ڕەمەزان دوای ئەنجامدانی 1 مانگ بە ڕۆژوبوونی هەموو مسلمانان دێ. جەژنی قوربانیش دوای ئەنجامدانی حەجی ماڵی خوادی کە یەکێکە لە هەرێکیانێکێکن لە پایەکانی شریعەتی ئیسلام. بەڵام خۆشی و شادی و هەل لە خواردنەکەەوە کە دروستەکرێت سونەتە خواردن دروست کرێت لە جەژنە، هەل لە جلی جوان لەبەرکردنەوە، هەل لە ئەڵڵاه ئەکبەر و مناسبێکی خۆشی دەربڕینە، هەل لە سرود و نەشید و کۆمەڵێک شت کەواکو شتی نامەشروعیتیانە بێ لە سەردەمی پێغەمبەرا کراوە کەواکو سرودی خۆشی و شادی ئەوانە وتراوە. هەتا سەحابە ویستوێتی منعیان بکە عومەری کوڕی خەتاب، پێغەمبەر فەرموویەتی لیان گەڕێ، ئەمە ڕۆژی جەژنی ئێمەیە. یعنی جەژن هەندێک شت زیاتر ڕێگە ئەدرێ بە دەربڕینی خۆشی و شادی و ئەوانە. حتا لە جەژنە حرامە بە ڕۆژوو بوون. لەو 2 ڕۆژی جەژنە، جەژنی قوربان و جەژن ڕەمەزان، حرامە بە ڕۆژوو بوون. پێغەمبەر فەرمێ ئەیام و ئەکلین و شوربین و ذیکری الله، ڕۆژی خواردن و خواردنەوە و یادی خوایە، نابێ لێرەشە بە ڕۆژوبی، تۆمانیە بە ڕۆژوبی ئەمە. یا مەسا لە جەژنی قوربانە حتا مەسا ڕۆژوشتیشی بە پێش و پاشە نات، بەڵام هەر ئەو ڕۆژە نابێ بە ڕۆژوبی. ڕۆژی خواردن و خۆشی و شادی و سەردانی یەکتر و پیرۆزبایی لە یەکتر و گردنی یەکتر ئازارکردن و یعنی تۆ سیرەکەی بە بەشە مادی و معنەویەکەی و شادی دەربڕینە. ئەو شتانی کە لە جەژنا ڕێگە پێدراو نین، مەسەلا نۆ جەژن تازەکردنەوە، نۆ جەژن و تازەکردنەوەی تەعزیە و جەژن نەکردن، جلی ڕەش لەبەرکردن، ئەمانە هەمووی ئەم ماتەمین و شتانە هەمووی پێچەوانی لەگەڵ سونەتی ئیسلامە. لەبەرەوە بێ ئینسان نە نۆ جەژن بکە، نە جەژن تەعزیە تازەکاتەوە، نە
وای لێبێ ئیحتیمام بە جەژن نەدا مەسا جەژن ئەبێ ئیحتیماماتی خۆی هەبێ کابرا نان و چێژ دروستکردنێکی جەژن عرف و عادەتێکی ئیسلامە ینی سنەت ئینسانەوە بکە نە لە وەڵای ئێمە خەبەرمان نابێت و ئێمە تااقەتمان نێ و فەرقی چێ لەگەڵ ڕۆژەکان تر نە ئەتۆ سێری میلەتانی ترکە بزان لە ڕۆژی جەژنە چ گرنگێکی پێدەن چەند پارەی تیا سەرفەکەن چەند بازار و دوکان و جادەکان ئەڕازێننەوە ئیعلام و ڕاگەیاندەکان هەمووی سەرقاڵ و مەشغوڵ ئەکرێ پێوە جلی تایبەتی بۆت ئامادەکەن هەدی تایبەتی بۆ ئامادەکەن ئێمەش ئەبێ هەر شتێ ڕێگە پێدراوە لە ئیسلامە لە خۆشی و شادی دەربڕین بۆ ئەو دوو جەژنە بیکەین بە مەرجێ حرام و بێشەرعینە مەسایەکێتر لەو ناشەرعانە هەیە مەسەی تێکەڵاویە مەسلەی جلوبەرگی ناشەرعی لەبەرکردنە بە تایبەتی بۆ ئافرەتان یەکێک لەو شتانە کە لەوانێ لە هەندێک شوێنە هەبێ مەسلەی قومار و ئەوانە یەکێک لەو شتانە کە خراپەوە توان بڵێم حرامە ئەم تەقەمەنی و وەزعانە کە زۆر خەڵک ئیزعاجەکە و لەوانێ زەرەریشی هەبێ و لەوانێ هەندێک مناڵوشت تووشی وەکو لێ هەندێک شتی نەخوازراوە بێ خۆی لە ڕاستیە نابێت مسلمان مایەک بە ڕۆژوو بووە و خۆی لە خۆی ڕازی کردووە و پێشتریش هەر مەفروزە ئێمە لە فکریەوە بین خۆمان لێ نەڕەنجێ حەق نییە لە جەژنە کارێک بکەین تەسەڕوفێ بکەین جۆرێک خۆشی بژێڕین بە تایبەتی ئافرەتانمان خوشکانمان ئەوانە حەقی وایە ڕعایەتی جەژن بکەن زۆرێک لە خوشکان لە ئافرەتان بینیمە لەم ڕەمەزانە لە چیان کردبوو جلێکی محتەشەمان لەبەرا بوو ئێستا حەق نییە هەموو ڕەنجێکی خۆیان بن بە ئاوا و دیسانە بگەڕنەوە کۆڵ کوردواتەنی بای بەڕەکۆن و جلوبەرجی سەقەت لەبەرکردن و خۆڕازانەوە و چونکە بەڕاستی ئافرەت گوناهبارە بێت بە دەرەجەی یەکەم کاتێک خۆی ئەڕازێنێتەوە و ئەوانەی چاویان برسی ئەوانەی لە خوا ناترسن چاویان تێبڕن و نەتیجە لەوانەیە گوناه و تاوان و شتی زۆر خراپی لێ بکەوێتەوە یەکەم خۆپاراستن و باڵاپۆشی بۆ خوشکان لە ڕاستیە بۆ خۆیان قازانجە بۆ دنیاشیان بۆ قیامەتیشان لەبەرەوە حەق نییە ئەو سنوورانە بەزێنین دوایەوە ئیسرافکردنی شتێکی خراپە بە تایبەتی چێشتی چەژن زۆری بڕێژرێتە تەنەکەی خۆڵەوە گوناها چونکە خەڵکانی خۆیان نەزانین برسین حتا لە وڵاتی خۆشمانە ئەو خەڵکی ئاوارەی کە هاتوون دێن ئەوانە پێویستیان بە یارمەتی کۆمەشی ئێمەیە ئەوە حەقی وایە قەدری و نیعمەتە بزانین و نێڵین خەسار بێت ببرێەوە ئەوانە شتێکی باشە ئەمجا مەسەلەن غیبەتکردن و باسی یەکترکردن ئەوانە دوایەوە تەماشای بەرنامی سەقەت لە تەلەڤیزیۆنەکانەوە لە هەندێک تەلەڤیزیۆن بە تایبەت لە دەژنە ئەوێت هەرچی ڕەنجی و عالەمەی بیاباوە ئەوەنە بەرنامەی خراپ ئەوەنە ئەڵلقەی دۆبلاچکراوی خراپیشانە درێ یعنی بەڕاستی ئەوانە خۆشیان گوناهبارن و خەڵکیش گوناهبارەکەن ئەبێ ئەمە هەوڵ بین بزانین چی هەڵبژێنین چی تەماشا بکەین باشە و چ بەرنامەیەک تەماشا بکەین چ کەناڵێک تەماشا بکەین ئەو هەمووی هەتووە بۆ ڕادیۆکانیش هەمان شێوە ئابێت لە فکریەوە بین خوا لە خۆمان نەڕێنجێنین جارێکی تر توانیمانە خوای گەورە لە خۆمان ڕازی بکەین ئێستا لێمان نەڕەنجێتەوە جارێکی کە چونکە بۆ خۆمان زەرەرە خوای گەورە زەرەر ناکات خوای گەورە وەکو لە تاعاتی ئێمە سوود وەرناگرێ لە گوناهی ئێمەش زەرەری پێ ناکات بۆ خۆمان قازانجە چاکەکانمان بۆ خۆمان زیانە خراپەکانمان اینجا لەو لاشەو خوایکەوەنە بە لوتفە لەسەر چاکە پاداشمانایەتەوە لەسەر گوناهیش ئەگەر تۆ بێڕاستەکەی نەکەین تۆڵەمان لێ ئەسێنێ مسقالە زەڕی لێون نابێ ومن يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره دیارە تەسویرێک لێ کردەوە کارمان بیرمان نەچێ ئێمە لەو ڕۆژەوە هینە سەر و کاری زەوی لە کامری شاراومان لەسەر هەتا ئەو ڕۆژی کە ئەمرین سبەی ڕۆژ خوای گەورە نیشانمان ئەداتەوە لەبەرە بێ لە هەوڵی ئەوا بین خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە خۆمان نەڕەنجێنین و ئەوەی کە کردومانە بەتاڵی نەکەینەوە فەلا تبطلوا ئەعمالەکم وەکو خوای گەورە پێمانە فەرمێ کردەوەکانمان پوچەڵ نەکەینەوە جژنەکانی ئێمە عیبادەتن جژنی ئێمە بە ئەڵڵاهو ئەکبەر دەست پێکا بە ئەڵڵاهو ئەکبەر کۆتایی پێدێ کەواتە ئێمە دەبێ بزانین ئەم جژنی کێمەتیان جژنێکی نیشتیمانی نییە جژنێکی دینیە و ملتەزیمین بەدینەوە ئەم جژنە بۆ یاژێڕین چونکە سەرکەوتین بەسەر شەیطانە عیبادەتمان کرد ئەم جژنە بۆ یاژێڕین لە بەروی 30 ڕۆژ بە ڕۆژوو بین ئێمە لە قوتابخانەی ڕەمەزان تەخەڕوجمان کردووە بەڕاستی دەبێ کارێک بکەین کە خوای گەورە لێمان وەرگێ چونکە هێشتا دڵنیانین کارەکانمان لێ وەرگیراوە لە ڕاستیدا چۆن ئەم جژنە بکەین کە خۆشیەکان خۆشی و عیبادەتەکە تێکەڵ بێ یەکەم کار
پەیامێکی ئەم پەیامە خۆشحاڵی کە هەمانە دەبێ هەموو بەیەکتری بگەێنین. ئەم جلوبەرگی کە لەبەرمان کردووە کە پێغەمبەر فەرمێ سونەتە بۆ دەربڕینی خۆشیە، بۆ ڕاگەیاندنی سەرکەوتنە بەسەر شەیطانە. ئەم خۆشیەمان لەگەڵ خەڵکا بەشەکەین، ئەم خۆشیەمان نابێت لەسەر حسابی خەڵکی تر بێ و دەبێت ئەم شەحنەی کە لە مانگی ڕەمەزانە وەرمان گرتووە ئەوەندە بڕۆین مانگێک و 2 مانگ و 3 مانگ بڕ بکات، نەکو لە جژنا خراپە تاڵیکەینەوە. ئەوەنە ڤۆڵتێ بەکار بێنین. خوانەکە هەندێک خەڵکەیە کاتێککە جژن دێت دەوا دەزانێت جژنی تبریتێ لە دەستبردن بۆ حرامەکان خواپەنا بدە. بە تایبەتی سەردان زۆرە، تێکەڵاوی نامەحرم زۆرە بێت، تۆقەکردن زۆرە بێ، بەڕاستی ئەمانە هەر هەمووی عیبادەتەکان بەتاڵەکاتەوە. دەبێت ئەوە بزانین تۆقەکردن لەگەڵ نامەحرمێکە پێغەمبەر فەرمێ سەرت بە سوژن بدورنەوە باشترێکە لەوەرەوەی دەستت بەردەستی ئافرەتێکی نامەحرم کەوێ. ئەم جەژنە بریتە لە سەردانکردنی فەقیر و هەژار. ئەم جەژنە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆچی نوێژی جەژنی ڕەمەزانی تاخیر کردووە؟ لەبەرەوەی زەکاتی فتر خەڵک فریاب پێ بیدا. ئەمە یەکێکە لە حکمەتەکانی نوێژی قوربان، جژنی قوربان زووە کرێ لەبەری فریاب قوربانی دام بکەوی، قوربانی بکەی. بەزەم نوێژیان تاخیر دەکرێت لەبەری خەڵک سەرفترە بدا. پێویستە کات بیر لەوە بکەینەوە مادام ئێمە ئەم حرامەکە حەڵاڵەکانمان لە ڕەمەزانە لەسەر حرام کرابوو، نوێژەکان بۆ نمونە خواردنمان لەسەر حرام بوو، ئێستا حەڵاڵ کراوە. دەبێت لەسەر ئەمە سوپاسی خوای گەورە بکەین و بەشی خەڵکی لێ بدەین، سەردانی نەخۆش بکەین، باشە بەشداری خۆشیەکانی یەکتر بکەین، گردن ئازایی لە یەکتر بکەین، دراوسەکانمان لەگەڵ دراوسەکانمانە گردن ئازایی بکەین. یەکێکی تر لە سەبەبەکانی خۆشی ئەوەیە بەڕاستی سەردانی گۆڕستان نەکەی. لەم ڕۆژەدا هەندێک خەڵک هەندێک دابوونەری تێ بەداخەونە ناو کوردەوارەیە بریتێ لەوەی جەژنەکەی پێی وایە بێ لەگەڵ مردوەکەی بیکاتەوە. کاتێکی خراپە، تەوقێتێکی خراپە، پێویستە لەوەدا ئێمە بەڕاستی بەدوور بگین و پێویستە جارێکی کە لەم جەژنەدا بەخۆمان نابچینەوە، بزانین ئەم ڕەمەزانەمان چۆن تێپەڕان. ئەگەر تەقسیرمان کردو داوای لێبوردن بکەین، ئەگەر باشمان کردو شانازی بە خۆمانەوە نەکەین، چونکە خراپترین شت تەعەجوبە بە خۆمان. یعنی وا بزانین ڕاست ئێمە دڵخۆشین بەڵام نابێت تەعەجوبمان هەبێ، پێمان وابێ ئیتر هەموو شتێکمان کردووە. ئینسانێک تەعەجوبی هەبێ خراپە، فەلا تزەکو ئەنفوسەکم، نابێ ئێمە تەزکیەی نەفسی خۆمان بکەین. بەڕاستی ڕاستیە کاتێککە ئەڵێن جەژن واتای ئەوە نییە بەزاندنی سنوورەکانی خوا و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم. ئێمە سنوورمان هەیە، تلك حدود الله فلا تعتدوها. خوا فەرمێ ئەوانە سنوورن، سنوورەکان مەبەزێنن، وەخوای گەورە لا يحب المعتدين، سنوور بەزێنی خۆش ناوێت. جەژن هێمای بەزاندنی سنوور نییە و جەژن معنای ئەوە نییە ڕێگەواڵایە بۆی سنوور ببەزێنین، نە، دەبێت لە جەژنا زیاتر و باشتر و چاکتر ئێمە سنوورەکان بپارێزین. ئەویش اختلاط و تێکەڵاوی بڵێن ژن و پیاو، یان بەرلێکەوتنی تەوقەکردنی ئافرەتێک کەوا نامەحرەمە بە پیاوێک، ئەمانە بەزاندنی سنوورن. یان ئیسراف لە خواردنە، ئیسراف لە خواردن و خواردنەوەیە دەبێت بەو شکڵە بێت کەوا تەجاوزی سنوور نەبێت، لەبەرەوەی مسریف زیادە ڕەو یا زیادە ڕۆ. خی گەورە ئەفەرمێ ئین المسرفینە کانوا ئیخوانە شەیاطین، زیادە ڕۆ دۆست و خۆشەویستی شەیطانن. ئەبێ سنوور لە هەموو شتەکانە سنوور بپارێزین. و بە تایبەتی داوایەک لە مسلمانانی تامەزرۆی سنەتی پێغەمبەرەکەم صلی الله عليه وسلم کە ڕۆژی جەژن ڕۆژی سەرقەبران نییە و ڕۆژی نوێ جەژنی تەعزیەباری نییە. ئەوەی سێ ڕۆژەی تەواو بووە ئیتر پێی ناوەترێت تەعزیە و ئەوەی ئەو ڕۆژی جەژن کە ڕۆژی شادیە بیکاتە ڕۆژی تەعزیەباری و سەرقەبران و نوێ جەژنی مردوو، ئەوانە بەڕاستی سەرپێچی ئەمری پێغەمبەرەکەن صلی الله عليه وعلى وسلم. خی گەورەش فەرمێ ئەوانەی یوخالیفون، ئەوانەی مخالفەی ئەمری پێغەمبەرەکەن صلی الله عليه وسلم، با لە حەزەرا بن ئەن توصیبهم فتنە، خوا تووشی ناڕەحەتی و ابتیلایانەکە. واتە ڕۆژی جەژن ڕۆژی سەرقەبران و تەعزیەوانە نییە. با پێشی جەژن چێ 2-3 ڕۆژ پێش جەژن سەر لە قەبران با دروستە، با دوای جەژن چێ ئەو ڕۆژە کە پرسە تەواو بووە و کەوا 6 مانگ 7 مانگ 8 مانگە ئەو مردووە وەفاتی کردووە خوا لە ئێمە و لەوانیش خۆش بێ، نەکرێتە ڕۆژی غەمگینی بۆ مناڵەکانی و ئەو ڕۆژە خۆشە لەو ماڵ و مناڵە تێک بدرێ وەڵا ئەمە چییە 7-8 مانگ پێش دەسە باوکی یا دایکی یایکێکیان مردووە. ئەمە وەکو تێکەڵبوون وەکو ئادابێکی شادمانی ئەو ڕۆژە و پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئینسان
ئەگەر سوژنێ بکرێ بە سەریە باشترە لەوەی دەستی بەردەستی ئافرەتێکی نامەحرەم بکەوێت. ئەوانەی کە مەحرەمن دایک و باوک دەستیان ماچکەی و خوشک و برا و خاڵ و خوشکەزا و مام و برازە ئەوەی کەوا شەرع ڕێی پێداوە قەی ناکە. بەڵام ئەوەی کە شەرع ڕێی پێ نەداوە نابێت بەریەکەواتە تەوقە و مسافەحە لەگەڵ یەکتریا بکەن. و پێغەمبەر صلی الله عليه وسلم لەیان پرسی ئەیان حەنی بعضنا لبعض لە بینی پیاوانیشە. فەرمیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەر بۆ یەکتری دانەوێن وەکو شێوازی کوڕنووش فەرمی لا و سەلامی ئێمە نییە سەلامی فارسەکانە. فەرمیانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیقبلنا بعضنا بعض یعنی سروشتی سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم وقایەیە پاراستنە. من ڕەمێ نەخۆشیەکەم هەبێ لە جەستەی منە جەستەم لەگەڵیان ڕێک کەوت بێ ئەوەی مقابلم بەرگەی ئەو نەخۆشیە نەگرێ و هەندێک نەخۆشی هەیە بەویستی خوا دەگوێزرێتەوە. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ماچکردنی یەکتری فەرمی لا یعنی نەهیە یعنی دروست نییە یەکتری ماچکردن لە ڕۆژی جەژنە بۆ پیاوان و بۆ ئافرەتانیش ئیلا مەگەر مەحرەمی یەکتری بن باوک و کوڕ و کچ و خوشک و براو ئەوانە. مسافەحەکردن یەکێکە لە ئەسبابی لێخۆشبوون و دوعاکردنی مەلایکە بۆ دوو ئیماندارێک کە تەوقە ئەکەن یعنی دەستەخەنە ناو دەست یەکتری یعنی دڵمان خوێنمان هەست و نەستمان لەگەڵ یەکتریا تێکەڵا و یەکجەست هەیە. بەڵام وەکو ئەوەی تریان کە حیکمەتێکە لە حیکمەتەکانی فەرمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ ئاوا بکەن و ئاوا مەکەن بەڕاستی ئەوە جۆرێکە لە ویقایە واتە خۆپاراستنی سەرەکی و ئەگەر یەکێک زۆر درەنگ یەکتریان بینی بێ لە سەفەر گەڕابێتەوە معانەقە سنەتە واتە دەستکەنە ملی یەکتری شان بە شان یەکتریەوە بنووسێنن بەڵام بەبێ ئەوە یەکتری ماچکەن. کۆمەڵێ بابەت هەیە لە ئاینی پیرۆزی ئیسلامە وا دانراوە بۆ ئەم ڕۆبەیانی و دووبیانی نییە و مەودایەکی زۆر دووری هەیە تا ئینسان لەسەر زەویا بێت. ئێمە بە ئەسڵاحی ئەم ڕۆگە بڵێن کۆنفڕاس یا کۆبوونەوە چەند کۆبوونەوەیەکی گشتیمان هەیە موسڵمانان بەگشتی. کۆبوونەوەیەکیان ڕۆژانەیە پێنج فەرزەکان کۆبینەوە خەڵکی گەڕک یەکتریە بینین لە یەکتری ئەپرسین دوای پەرستشەکە بێبینین یەکتری شادومانین. دوو کۆبوونەوەیەکی ترمانەیە کە کۆبوونەوەی هەفتانەیە کە جمعەیە زۆرترە. ئەمە جەمعێکی موسڵمانانە سەڵاتی جەماعە یەکی لە حیکمەتەکانی ئەوەی خەڵکی یەکتری ئەبینێ بە یەکتری شادەبێ لە یەکتری ئەپرسێ ئەمە جمعە. لەو گەورەترمان هەیە کە ساڵانەیە کە بریتیە لە نوێژی جەژن لەگەڵ کۆبوونەوەی عەرەفە و حەج. ئەم ساڵانە واتە نوێژی جەژن ساڵانەیە ساڵە دوو جارە بۆ لە دەرەوەی مزگەوت سونەتە لە موسەلا واتە شوێنێ بێت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەندە نوێژی جەژنی بەبەرز ڕائەگرت ئەی فەرموو ئەمری ئەکرد هاوڵانە فەرمون ڕزای خوایان لێبێ حتا ئەو ئافرەتانی کە لە سووڕی مانگانە و لە خوێنی زەیستانیدان ئەمری ئەکرێ فەرموو بچن بەشداری ئەو نوێژە بکەن. نوێژ ناکە بەس دانیشێ بۆ زیکرەکە واتە کۆبوونەوەی گشتیە بە یەکگەیشتنە و جەمعێکەوە مسڵمانان بەو زۆرینە یەکتری شادومانە بن. واتە یەکێ لە حیکمەتەکانی ئەوەیە دوای ئەوەی کە پەرستشە ئەو کۆبوونەوە ڕوو ئەدا هەموو تاکەکانی کۆمەڵ بۆی بەشداری ئەو شادومانیە بکەن بەشداری ئەو خۆشیە بکەن و پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو ڕۆژەیە وەعزی ئەدا ئەی فەرموو لا تەدابەڕوا پشت لە یەکتری مەکەن لا تەقاتەعوا دەنگ لەگەڵ یەکتری دامە بڕن ئەی فەرموو بوغز و کینەتان بەرامبەر یەکتری نەبێ و لە جەژنیشا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمری ئەکرد بە سەدەقە ئەمری ئەکرد بەوەی کەوا بەخشین زیاتر بێ بۆ ئەوەی زۆرترین هەژار شادومانتر بێ. و پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەحەب الأعمال یەکێ لە هەرە کردەوە خۆشەویستەکان ئەوەیە ئیدخال السرور على قلب مسلم سەبەب و هۆکار بی لەوەی بزەی لێو خەیتە سەر لێوێک کە هەڵقرچاوە بە نەبوونی و بە نەداری تۆ ئەو غەم سەبەبی لابردنی فەرامۆشکردنی ئەو غەمگینی و حوزنە بی بیکەیتە پێکەنین و شادومان تێریکەی یان گیرفانی پڕکەی یا قەرزی بۆ بیتەوە یا لەبەرخوا نەخۆشیەکە لێی بپرسی. جەژن لای مسلمان ئەو ڕۆژەشی هەر بە عیبادەت بۆ ئەنووسرێت چۆن ڕۆژی پێش جەژنی کە ڕەمەزانە عیبادەت ئەکا ڕۆژی جەژنەکەشی عیبادەتە. جەژنکردن خۆشی گێڕان بە گوناه و تاوان نابێ یعنی ئەگەر کەسانێک شانازی بکەن لە ڕۆژی جەژنیانە گوناه ئەکەن تاوان ئەکەن تێکەڵاوی ئەکەن
خوا لە خۆیان زویر و ناڕەحەت ئەکەن ئینسانی مسلمان ئەبێ لە جەژنە شانازی بک بەوەی کە چۆن خوای پەروەردگار لە خۆی ڕازی ئەکا و چۆن دەوروبەر لە خۆی ڕازی ئەکا. شەیطان لە هەموو کات زیاتر لە ڕۆژی جەژنە زەفەر ئەبا بە ئینسان بۆ ئەوەی تووشی گوناهی بکات و ئەوەی کە مانگێک کۆت و زنجیر بووە یەکەم جار کە دێتەوە مەیدان و هەوڵ ئەدا ئەو مسلمانە لە خشتە بەرێ تووشی هەڵگێری بکە عیبادەتی مانگێکی بە هەدەر ببە ینی خەرمانێک لە عیبادەتی کۆ کردوتەوە بەشقارتەیەک بیسووتێنێ بۆیە گوناه و تاوانی لا شیرین ئەکا تێکەڵاوی ڕەش بەڵاک تەوقەکردن ئەم شتانەکە لە ئیسلامدا حرامە و شەرعی نیە. ئەتوانی لە جیاتی ئەوەی بە گوناه و تاوان خۆشیەکە دەرببڕی لە ڕێیەکی مەشروع و شەرعیەوە ئەو خۆشیە دەرببڕی بە سەردانکردنی دراوسێ خزم و دۆست خۆشەویست کەسێک کە بینت لەگەڵا بچڕاندووە ماوەی چەند مانگێکە ئاش بیتەوە لەگەڵ یا بە کەسێک کە کەسێکی فەقیر و هەژارە دەستی هیممەت و یارمەتی بۆ درێژ بکەی مناڵێکی هەتیوی بێ باوکە لە نازی باوک مەحروم و بێبەشە وەکو باوکێکی بەڕەحم و بە شەفەقەت دەست بهێنی بەسەر یا سەردانی بکەی هەموو شۆی بکەی بە جەژنانەیەک بێ بەمانە ئینسان ئەتوانێت خۆشی خۆی دەرببڕێ لە ڕۆژی جەژندا. ئەڵبەت لە ساتە وەختی سەدری ئیسلام و لە سونەتی پێغەمبەردا صلی الله عليه وسلم جەژنەکان لە دەرەوەی مزگەوتە ئاساس کراوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی بۆنەی جەژنی نەهێناوەتە ناو مزگەوتەوە بەڵکو لە گۆڕەپانێکی گەورە و بەریندا لە ڕۆخی شاردا ئەم جەژنەی بە ئەنجام گەیاندووە ئەوەش لە پێناوی ئەوەدا کە هەمووان بەشداری تێدا بکەن تەنانەت قسە لەسەر ئەوەیە کە غەیرە موسڵمانیش بەشداریان تێدا کردبێت. ئاینی پیرۆزی ئیسلام لە تێکڕای ئەو شادی و بۆنانی هەیەی ویستوێتی زۆرینەی کۆمەڵگا بگرێتەوە و هەمووان لە تەنیشتی یەکەوە شادی بیجێڕن تەنانەت نەهی لەو بربەستە جیاوازانە ئاکات کە بنەمایی شێواندنی شادیەکانی جەژن. بۆیەش وتراوە لە ئیسلامدا دوو جەژن هەن کە جەژنی گشتی بن بۆ ئەوەی جێگەی ئەوەی تێدا ببێتەوە کە هەمووان بەشداری بکەن. دڵخۆشکردنی هەتی و هەژار و بێوەژن و ئەوانە کەواکو چینی نزمن یەکێکە لە ئامانجەکانی ئیسلام. هەتا ئەم سەرفیترە کە ئیسلام دایناو بۆ هاوکاری ئەوانەیە بۆ هاوکاری چینی هەژارە بۆی سونەتە ڕۆژێک یا دوو ڕۆژ پێش جەژن سەرفیترەکە بدێ بۆی ئەوان توان پێویستی جەژنی پێ تەرتیب بکەن. چەند کەسێ بتوانێت دڵی هەتی و هەژار و داما و خۆشکا لەم جەژنە بەڕاستی ئەجرێکی زۆر زۆر گەورەی هەیە. یعنی یەکێک لە ئامانجەکان کە ئیسلام بۆی هاتووە ئەوەی کەواکو ئەو چینە فەقیر و هەژارەی کە هەیە لە کۆمەلگا ئاسیان بەرز کاتەوە. ینی عەلی عیزەت بیگۆڤی جەڵێ ئەڵێ ئیسلام نەهاتووە دەوڵەمەندەکان داڕنێ و فەقیرانکە هەمیشە ئیسلام هەوڵی داوە فەقیرەکان بەرز کاتەوە بۆ ئاسی دەوڵەمەندەکان هەمیشە هەوڵی داوە فەقیرەکان بەرز کاتەوە. لەبەرەوە زەکات سەدەقاتی تەتەووع سەرفیترە چاکەی هاکەزایی کە ئینسان خۆیکە هەموو ئەمانە بۆ ئەوەیە کەواکو ئەو چینە هەژارە لە هەژاری بێنە دەرەوە و ئەمەی کە ئێستا ئێمەی بینین یعنی کابرا شتێکی کەم سەرفیترەیە زەکاتی یا شتێکی یا بە هەژارێ ئەگەر دەسەڵات و دەوڵەتی ئیسلامی هەبێ وان نییە ئەو کات ئەم زەکات و سەدەقات و سەرفیترە و شتانە حکومەت و دەستگایەکی گەورەی حکومی کۆیەکات و ناوی هەموو هەژار و فەقیرەکان هەیە ئەو کاتەوان لەوانەیە وەکو موجەی مانگانە و ساڵانە بۆیان ببڕێتەوە و لە زەکاتە عولەما زۆربیان لەسەر ئەوەن ئەگەر زەکات کۆکرایەوە ڕێژەکەی باش بوو ئەبێ ئەوەنە یارمەتی هەژارەکان بی هەندێکیان بۆ ساڵی تر هەژارێکی لابێ هەندێکیان هەر مەدەل عومری تر هەژارێکی لە کۆڵکەیتەوە چ یارمەتی باشی بی چ ئەگەر ئیشێ پیشەیەک ئەزانێ پێویستی پیشەکە دوکانێ سیارەیەکە چیەکە بۆی بکڕێت و ئیتر نەجاتی بێ لە هەژاری یعنی ئەوە نێ کابرێتەوە 50,000 بیتێ و 20,000 بیتێ و 100,000 بیتێ تر بەشی ڕۆژێ دوو ڕۆژێکە ئەمەش کە تۆی بینی وایە نەبوونی دەوڵەت ئیسلامی ئەگەر دەوڵەت و دەسەڵات و سوڵتەیەکی سیاسی ئیسلامی هەبێ شتەکان زۆر بە جوانتر و بە ڕێک و پێکتر و بە گەشاوەتر پێشکەشەکرێ ئێستا ئەمە تۆم بڵی ئیسلامەتێکی شەخصیە لە جوغزێکی شەخصی بچوو کا جێبەجێ ئەکرێ وەڵا لە هەندێک شارە ئیمکان ببێت یا موسەلا نوێژ بکرێ هەندێک شار کە بچووکترە شارێکی وەکو سلێمانی یا وەکو هەولێر زۆر زەحمەتە لە یەک شوێنە ئەو هەموو خەڵکە کۆبێتەوە بە تایبەتی مەجبورن بە ئۆتۆمبیل بچن ئۆتۆمبیلەکان ئەو هەموو ئۆتۆمبیلم بەجارێک مەسەلەن 9 ملیۆن ئۆتۆمبیل بچێتەوە دەشتا
ژمارەیەکی زۆر ئاسان نییە. لەبەرەوە ئێمە هیچ نەبێت لە مزگەوتەکان کەس دوانەکەوێت خەڵکی ئەو گەڕەکە ئامادە بێت شتێکی باشە و ئامادەبوونەکە بە شێوازێک بێت هودوو و لەسەرخۆی و ڕێعایەتی پاک و تەمیزی تا و پەڕی حەد و ئەگەر مناڵ چوون مناڵەکان تەوجیه بکرێن کە دەنگە دەنگ نەکرێت کە پاک و تەمیزی ڕابژیرێ ئەوانە مهمە. دیارە پێغەمبەر صلی الله علیه و سلم نوێژی جەژنی ئەوەنە بە گرنگ گرتووە حتا بەعزێ عولەماوان زانیوە و دانا واجب بێت بەس خۆی سونەتێکی زۆر گەورەیە لە سونەتە هەرە گەورە پیرۆزەکانە نوێژی جەژنی ڕەمەزان و نوێژی جەژنی قوربان بێ حوزوری هەبێت حتا ئەگەر کەسێک بۆی نەکرا لە ماڵەوە بە عوزرێک نەچوو بۆ نوێژ هاتۆ بە تەنیاش دەتوانێت بیکە بەڵام خێری جەماعەتەکە زۆر گەورەترە لە خێری نوێژی تەنها. لەبەرەوە لە فکری ئەوە بین ئەو نوێژەمان لە چیز نەچێ بەڕاستی ئەو نوێژە و حوزوری وتارەکەش دوایەوە هەندێکە بینی لە ڕاستیە حوزوری نوێژەکەی بێ وتارەکەی بێ کە لەگەڵ ئیمام ئیعازی یا ئیتر کاتی گردن ئازایی و فەرمون ئێستا تەوقە لەگەڵ یەکترا بکەن زۆرێک بەخۆی ئەڕاتە دەرەوە یعنی ئەوکوڵەی بەهرەی تەواو لە خێرەکە وەرناگرێ ینی بەهری تەواو نابات لەو حوزورەی ئەوە باش نییە ینی تۆ لەگەڵ ئەو کەسا کە نایناسی ئایناسی ئەوە حقیوایە تەوقع و گردن ئازایی بکرێ یا گردن ئازایش نەکرێت دەبێت جەژنە پیرۆزە بکرێت بەتابەتی ئێستا خەڵکیی ئاوارەی لێ قەوما و لەم شارە هەیە لە برا عەرەبەکانمان لە خەڵکی تر لە کوردەکانی سووریا شوێنانی تر حقی وایە دڵخۆشیان بینەوە بڵێن ئینشاڵڵا خوای گەورە دەروتان لێ کاتەوە ئەوژەچنەوە ماڵ و حاڵی خۆتان ینی مووقفێکمان ببێ خۆ دەمە چی لێکەمە جار وایە کەلیمەیەک لە ڕزامەنی خوای گەورە ئینسانی زۆر پێ گەورە بەلای خوای گەورە هەروکو چۆن پێچەوانەکەشی کەلیمەی خراپ ئینسانی پێشکە و لە قیامەت تا دەرەکەوێت چپەگێکیاوە لەبەرەوە ئەم کەلیمات دڵی بەرامبەرەکان خۆشکن ئەگەر ناتوانین پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت ئەگەر ناتوانن بە ماڵ و سامانتان یارمەتی خەڵکی بەن دڵیان خۆشکەن بە کەلیماتی جوان بە ئەخلاقی جوان بە ڕەفتاری جوان دڵیان خۆشکن ئەمە هیچمان لە چیز ناچێت. ئیجماعی عولەما هەیە کە سونەتە نوێژی جەژن لە دەرەوەی مزگەوت بکرێ هەڵبەت ئەم سەردەما لەوانەیە ئەمە تۆزە قورسی تیابێ بەڕاستی یەکەم بۆچی ئەم نوێژە لە دەرەوەی مزگەوتەکرێ بەشێک لە ئادابەکانی لەم چوونە دەرەوەیدا جێبەجێ بێ بۆ نمونەیەکێ لەوانە ئینسان کاتێک کاچێ بۆ نوێژی جەژن تەمەن زوو خۆی ئاماداکە بە ڕێگایەکی دوورە ئەڕوات بە ڕێگایەکی کورتایەتەوە و بە ڕێگاشە کاڕوە ئەڵڵاهو ئەکبەرەکە خەڵک گوێی لێ بێ ئەزانێ مەراسیمی جەژنە و ئەم هەنگاوانەی کە ئەڕوات هەمووی چاکەی بۆ نووسێ و خراپەی لە کۆڵە بێتەوە وە ڕێگا شایەتی بۆدا کە مەچۆ بە شوێنەکە بەو شوێنەیە ڕۆشتۆ بە قیامەتی شایەتی دانە دوو کۆمەڵە خەڵکی مزگەوتەکان بچووکن کۆمەڵە خەڵکی زۆر ئەتوانێت بچێ بۆ ئەم شوێنە کە ناونراوە موسەڵا یان ساحەیە گۆڕەپانێکی فراوان دەکرێت خەڵکی گەڕک هەمویان مامۆستای مزگەوت سەرکردایەتی ئەم چوونە دەرەوەی بکە دەڕۆین ئەمڕۆ لە فلان مەلعەب یا لە فلان ساحە یان نەخێر لە گۆڕەپانێکە لە دەرەوەی شارە کێشە نیە درەنگ بکەوین هیچ کێشەیەکی تیانە دەکرێت زوو بڕۆین بە کۆمەڵ بڕۆین دەکرێت سیارە بەرین و مهمی ئەوە لەوەدایە کە کۆمەڵە خەڵک بەشداریەکە کە ناتوانێت بچێتە مزگەوتەوە یا حرامە بچێتە مزگەوتەوە بۆ نمونە ئوم عەتیە کە یەکێکە لە ئافرەتە سەحابەکانە فەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمانی پێکردین کە بچینە دەرەوە هەمومان ژنان پیاوان کچانێکە لە خۆیان شاردوێتەوە حتا ئافرەتان عەواتیق یعنی کچانی گەنج حتا ئافرەتانێکە لە عادەی مانگانەیان دەبێت بەشداری بکەن بۆچی بۆ بەرەکەتی ئەو ڕۆژە بەشداری ئەو مناسبەی گەورە بکەن ئەوان ئەڵڵاهو ئەکبەر ئەڵێنەوە زیکرەکەن چونکە زیکرکردن حەڵاڵە بۆ ئافرەتان باشە هەموو مناڵەکان بەشداریەکەن لەم ڕاستیمە گەورەیە ئێمە بەیەکەوە بووین لە نوێژەکانمانە لە تەراویحەکانمانە هەمومان لەوێت جێگەی هەمووانە بێتەوە هەمومان بەشداری ئەم مناسبەی گەورەیەکەین چونکە بۆچی بەتەمای بەرەکەت و گەورەی ئەو ڕۆژن وەکو لە فەرمودەکەی هاتووە ئێمە هەمومان بەتەمای بەرەکەتی گەورەی ئەو ڕۆژین بۆیە سونەتە لە دەرەوە بکرێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دا جەژنی کردووە جەژن دا ساڵ جەژنی کردووە چونکە جەژن لە ساڵی یەکەمی هیجریە ڕەمەزان فەرز کراوە جەژنەکەش تەشریع کراوە لە ساڵ یەکەمە یعنی بەلانی کەمەوە نزیکەی دە جەژنی کردووە عولەما فەرموون یعنی کاتێ 20 نوێژی جەژن بە هەردوو جەژنەکەوە یعنی 19 جەژنی لە دەرەوە کردووە 19 نوێژی جەژنی لە ساحەیە کرد و یەک دانەی لە مزگەوتا کردووە لەبەر عوزری باران
بۆیە سنەتە بەڵامی تر ئێستا بەردەداخەوە ئامادەکاری نییە بۆ بابەتانە یەکیشی تر لە داگونەریتەکانی جەژن کە دەکرێت پیرۆزبایە لە جەژن پیرۆزبایی بکەین گەردە نازایی بکەین تەقەبەل الله منا ومنکم پیرۆز بێت لەش ساغ بێ عیبادەتی کردووە بەڕاستی وەم جەژنش بۆ مسلمانە بە دەرەجەی یەکەم چونکە ئێمە خەڵک ماندوو بۆ خۆی ماندوو کردووە تاعاتی کردووە قورئانی خوێنووە بەڵام هەمیشە دەبێت دووپاتیەوە بکەینەوە خوای گەورە لێ بپارێنەوە عیبادەتەنی کە کردومانە لێمان وەرگێ ڕنجمان بە خەسار نەیە چونکە نازانین خوای گەورە وەری گرتووە لێمانی وەرنەکردووە بەڵام دوجار شایانی ئەوەیە پێشوازێکی گەرم لە جەژن بکەین بە دڵی خۆشەوە قەیرانەکان تێپەڕێنین دڵمان خۆش بێ دەست بێنین بەسەری فەقیر و هەژارە مناڵی هەتیوە سەردانی نەخۆش بکەین واللهی گوناحمانەگات ئێمە تێربین و وەکو پێغەمبەر فەرمێ دراوسێکەمان برسی بێ لەبەرکردنی جل گرنگ نییە بەڵام تێرکردنی برسیەک بەڕاستی زۆر گرنگترە لە ئەنجامدانی جەژن خۆزگە هەندێک کللتوری کوردیمان هەیە ڕاستمان کردایەتەوە بە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکەم سەردانی هەتیو هەندێک کەس دەڵێ سەردانی هەتیو ناکەم یا شتی ئەو ماڵە ناخۆم ئەمە زۆر هەڵەیە یەکێک لەو کەسانی کە هەتیوی هەبوو کە کوڕەگەورەی ماڵ بوو ئەیوی لە جەژنا من بەوە ئازارم ئەخوارد ئەمە پەیامی یەکێکە لەو کەسانی کە خزمی خۆمە کە هەتی بوو بێ باوکی هەبوو باوکی مردبوو ئەوی مامەسایەتی لەو شتانی کە ئازاری ئەیام لە جەژنا ئەو بوو خەڵگە هاتی چی ماڵی ئەمەی ناخوارد خۆی گەورە ئەفەرمێ ئینەما یەئکولونە ئەموالە اليەتامە ظولمە ئەوەی کە یەئکولونە ئەموالە اليەتامە بە زوڵم بێ تۆ سەردانی یەکە ئێمە زوڵم نییە تۆ خوشکەزاتە ئەچی بۆ لای تۆ ئامۆزاتە ئەچی بۆ لای تۆ برازاتە ئەچی بۆ لای بەڵێ بچۆ شتیشی بخۆ بەڵام دوایی چەند قات و دوو قات و سێ قات با چاکە بۆی هەبێ خی گەورە کە ئەفەرمێ ئەکولونە فی بوتونیهم نارا وسەیەصلەونە سەعیرا ئەوەی ماڵی هەتی و بخوا ئاگر لە گەدەیەتی و لە ڕیخۆڵایەتی و ئەگاتە دۆزەخ خوا ئەفەرمێ یەئکولونە ئەموالە اليەتامە ظولمە کە ماڵی یەتیم هەتیوە خۆن بە زوڵم تۆ سەردانەکە زوڵم نییە سەری لێ بە شتیشی بخۆ و تێکەڵاوی بە کە تۆ شتی خوارد یعنی خۆشت دەوێ کە تۆ نقڵەکەی و هەڵگر یعنی دڵم لەگەڵ دڵتایە بەس کە نقڵەکە داناوە ئەمە دەرونی ئەشکێنی دەرونی برینارەکەی ئەی ژاکێنیت هەڵی گرە بەڵام جەژنانەی بەرێ هەڵی گرە کاتێکی تر شتی بۆ بەرە پێش جەژن پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم هاوڵە لێی پرسی فەرمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دڵم ڕقە فەرمی فەلیەمسەح ڕەس اليەتیم ئەوەی ئێوە دڵی خوا دڵی نەرمکە با دەست بەسەری هەتیوا بێنە یعنی چی یعنی لێی پرسێ یعنی خەمی بخوا کە تۆ دەستە بەسەرا هێنا و نووسانە بەخۆتەوە هەست بە نوقسانەکانەکەی شتی بۆ پڕەکەیتەوە باشە تۆ پێشی جەژن بەرگی جەژنی بۆ بکڕە پێشی جەژن محتاجەکانی جەژنی بۆ تەواوکە ئەو کاتە چۆ لای تێریش نان بخۆ تێریش ئاو بخۆ بۆی ئەو دەرونی مرتاح بێ ئەمە بابەتێکە لەو بابەتانی کابێ ئاگامان لێ بێت واتە دەرونی بە ئوسلوبە لە ئوسلوبەکان کە ئێمە بە چاکی زین بەڵام لە ئەسڵەوە مخالفەی شەرعی خوایە خی گەورە هەڕەشە لەوانە ئەکا کە بە زوڵم نان و ئاو ماڵی هەتی و داگیرەکە بێ باوک نەک ئەوەی کەوا بە میوانداری ئەوانە هیچ شکالێکی تیانە و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم سەریان لێ بەی و دیاریان بۆ بەی و لێیان پرسیت ئەوە بابەتێکە لەو بابەتانی کە فەرامۆش کراوە یان لە کللتوری ئێمەیە بە هەڵا ڕاڤەکراوە جەژنی زیندوانە جەژنی مردوو نییە لە جەژنا بەعزێ کەس هەیە تازیەکەی تازە ئەکاتەوە بەناوینەوە جەژنە بەناوی ئەوەی کە یەکەم جەژنێتی کەسێکی خۆشەویست و ئەزیزی لە دەست داوە درگادا ئەخا خۆی ناڕەحەت ئەکا بە گریان و بە پۆشینی جلی ڕەش ئەمانە لە ئیسلامدا شەرعی نییە حرامە دروست نییە بیدعەیەکە هاتۆتە ناو ئیسلامەوە ینی تاوانە تۆ لەو ڕۆژەیە کە خەڵکی شادی ئەگێڕە خۆشی ئەگێڕێتۆ تەعزیە دروست بکەیتەوە مناڵی ماڵەکەت چ تاوان و چ زەمبێکی هەیە تۆ ناڕەحەتی بکەی مەسەلەن ئێش و ئازار بکەی بە دڵیدا جارێکی تر ئەو خەم و خەفەتەی سەر لە نوێ بۆ دروست بکەیتەوە بۆ زیندوو بکەیتەوە بە ناوی سەرقەبران و نۆجەژانەوە ئەوانە هیچی شەرعینە لە ئیسلامدا لە جیاتی ئەوە دوعایەکی خێر بکە بۆ مردوەکەی باشترە لە جیاتی ئەوە بڕوا سەردانی خزم و دۆست و کەس و کار بکە ئەوە باشترە هەتا بڕوا بە ناوی نۆجەژنەوە و سەرقەبرانەکان پڕ بکە و خەڵکێکی زۆر دووبارە تەعزیەدا بنێتەوە و هەم خۆشی و شادی لە خۆشی تێک بکە و هەم لە
خزم و دۆست و کەسوکاری خۆشی تێک بدا ئەوانیش بە بۆنی ئەمەوە جەژنەکەیان لێ تێک بچێ.